بێوەفایی نییە دوای مانگی ڕەمەزان ئاگامان لە قورئان و لە ئیسلام و لە نوێژی جەماعەت نامێنێ؟ ئەمە بێوەفایی نییە دو سێ ڕۆژتر جەژنە و خێزانەکانمان بە قژی ڕوت و قژی ئاوا لێ کردو خێنە پێشی سیارەوە، ماڵ بە ماڵی پێ دەکەین و خەڵکی دەیبینێ. چەند خۆشە ئینسان بە غیرەت بێت، چەند خۆشە ئینسان ئیماندار و بە حەیا و بە شەرم بێت، چەند خۆشە ئینسان بە وەفا بێ بەرامبەر بە ئەو کەسەی کە لە هەموو کەسێ دڵسۆزترە بۆی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خوا فەرزی کرد خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچەکانی کچی ئیمانداران و سەحابە خۆیان دابۆشن. خێرە هینەکەی تۆ سافیرەیە؟ بۆ هینەکەی تۆ لەوان مبارەکتر و پاکترە؟ کوا وەفای ئێوە؟ ئەی ئەو کەسانێک کە سافیرن و ئەی ئەو پیاوانێک کە خۆتان بە نێر دەزانن، بەسە ڕۆژێک دێت دەڕۆیتە ناو عەرزێکەوە، ناو گۆڕێکی تەنگ و تاریکەوە، محاسبە دەکرێت لەسەر خێزانەکەت کە سافیری کە خۆت هەموو شتێکی بۆ کڕی بۆی سافیرە بێت. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفاکەی ئەوەیە کە داواکە لە خوای گەورە 7,000ەکە زیاد کە بۆی خوای گەورە بۆی زیاد دەکا هەر نەفرێک لەوانە 7,000 لەگەڵایە کەواتە 4,900,000,000 لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دەڕۆنە بەهەشتەوە بەبێ محاسبە و عەزاب. خوای لەو کەسانەمان بگێڕی یا ڕەبی.